کە بازەوە دەکەین بڕیارە لە سنووری ئیدارەی گەرمیان ناحیە ڕزگاری گەورەترین کۆمەلگەی پیشەسازی کە لە 6 کارگەی پترۆکیمیایی کانزا و پلاستیکی چەند بەرهەمێکی دیکە لەو ئیدارەیە دروست بکرێت. پرۆژەکە بە تەواوبوونی هەلیکار بۆ نزیکەی 400 کرێکار دەرەخسێنێت. دەپرسین ئەم ناوچە پیشەسازیە کەی دەست بە کارەکانی دەکات یاخود کارەکانی کێستا بەشێکی تەواو بووە چۆن کار لەسەر دەکرێت بۆ تەواوبوونی و هەروەها بە دیاریکراوی هەلیکار بۆ دەستی ناوخۆ دەرەخسێنێت و گرنگترین ئەو کارگانی کە تێیدا دەکرێتەوە چی لە خۆی دەبینێتەوە و هەروە تا چەندە هاوکاریە بۆ کەرتی تایبەت بەم بابەتە بەرزان کەریم بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی کەلار وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی کەلارەوە میوانە. کاک بەرزان سڵاوت لێ بێم کاتت باش بێ دیارە دروستکردنی پرۆژەیەکی پیشەسازی لە سنووری ئیدارەی با بڵێن گەرمیان و لە کەلار و بە دیاریکراوی لە سنووری ڕزگاری کاریگەری دەبێت لەسەر کەرتی وەبەرهێنان ئەمە چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت؟ بەیانتان باش سپاس بۆ دیدارە. بێگومان ناوچەی پیشەسازی نوێی ڕزگاری کە 6 کارگەل لە خۆ دەگرێت لەسەر پارچە زەوی ژمارە 5 لەسەر 1940 کەرتی 102 ڕزگاریە نزیکەی 6 کارگە لە خۆ دەگرێت. ئەم کارگانە دابش دەبێتە سەر چەند سێکتەرێکە کە بریتێ لە 6 سێکتەر سێکتەری خۆراکیە، سێکتەری پلاستیکە، سێکتەری دار و تەختە و کاغەزە و سێکتەری جلوبەرگ و چنینە لەگەڵ سێکتەری کانزایی و سێکتەری ئەمە چەشنە. ئەمە بۆ خۆی هەلیکارێکی فراوان لە سنووری سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری دێنێتە ئاراوە. بۆ ڕاستکردنەوەی ئەو ژمارەیە 400 هەلیکار نییە بەڵکو 4000 هەلیکار لە سنووری سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری دەرەخسێنێت. ئەمەش بۆ خەڵکی سنووری ناوچەی گەرمیان و بە دیاریکراوی بۆ سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری. باشە کاک بەرزان لە ئێستادا کارەکانی ئەو کارگەیە یاخود ئەو ناوچە پیشەسازیە لە چه قۆناغێکدایە؟ بەڵێ لە قۆناغی سەرەتایە کارەکانی خۆتان دەزانن ئەمانە دەردرێتە بە یاسای پاڵپشتی پیشەسازی و تەنمێ سەناعی دەدرێتە ئەو کەسانەی کە کارگە لەو جێگانەدانن. لە قۆناغی سەرەتایە و لە 120 بۆ 25 کارەکانی تەواو بووە. ئەوانەی کە دراوە کارگەکان لە مۆڵەتدانن کارگێکی زۆر لە مۆڵەت هەیە و نزیکەی 7 بۆ 8 کارگە ئێساکە دەست بەکار بووە و لە ئیشکردنایە. باشە کاک بەرزان ئەو کارگانە کە لەو ناوچە پیشەسازیە دروست دەکرێت با بڵێن بودجەکە یاخود دابینکردنی تێچۆکەی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوەیە یاخود باوبەشیە لەگەڵ کەرتی تایبەتدا ئەمە چۆن کاری لەسەر کراوە؟ بەڵێ بێگومان خزمەت گوزاریەکانی هەمووی لە ئاوڕۆ ڕێگاسازی لەگەڵ کارەبا هەمووی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر سەرۆکایەتی شارەوانی ڕزگاریە. هەموو ئەو خزمەت گوزاریانە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە و کارگەکان باسم کرد بە یاسای ژمارە 20 دەدرێت خاوەندارەتی زەوی کارگەکان بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری دەگەڕێتەوە بەڵکو بە کرێ پێیان دەدرێت بە بڕیاری 126 ساڵی 2017 حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران کە لە ناحیەکان ڕووبەری زەوی بە 1 متر زەوی بە 750 دینار دیاری کراوە بۆ هەر ڕووبەری 1 متر 4 گۆشە و لە سنتەری قەزا و پارێزگاکان 1000 دینارە ئەمانە بە کرێ پێیان دەدرێت. باشە کاک بەرزان ئەگەر هاوڵاتیە یاخود بۆ نمونە بازرگانێک بێوێت لەوێ ئەو کۆمپانیایی کە وەری دەگریا خود بەرهەمێنانی تێدا دەکا خۆی ببێتە خاوەنی زەویەکە و بە موڵکی خۆی بێت لەمڕۆوە کار دەکرێت؟ ئەمە پرسیارێکی جددیە پرسیارێکی ماقۆڵە. ئێمە لە سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری تاوەکو ئێساکە لەو ناوچە پیشەسازیە ئەتوانم بڵێم یەکەم ناوچەی پیشەسازیە لە سنووری ئیدارەی گەرمیان و لە سنووری ئیدارەی سلێمانی ئەم ناوچەیە کە بەوە بەرهێنان لەو ناوچەیە کارگە نەدراوە بەڵکو
بە یاسای ژمارە 20 دراوە کە خاوەندارەتی زەویەکە بۆ کرێگرتە ناگەڕێتەوە بۆ ئەو کەسێک کە کارگەکە دانێ بە خاوەندارەتی زەویەکە وەکو کرێگرتەیەک بەکاری دێرێ بەڵکو بۆ سەرۆکایەتی شارەوانی ناوبرا و خاوەندارەتی زەویەکە دەگەڕێتەوە تاوەکی ئێستاکە مۆڵەتمان نەداوە لە ڕێگەی وەبەرهێنانەوە تەنها مەبەستمانەوە بۆ داهاتەکە ڕاستەوخۆ بۆ سەرۆکایەتی شارەوانی بگەڕێتەوە بۆی بکرێتە داهات و بگرێتە خزمەتگوزاری بۆ سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری. باشە کاک بەرزان کرێکەی گونجاوە لە دوا تەواوکردنی ئەو کۆمەلگە پیشەسازیە بۆ هەر خاوەنەوە بەرهێنێک بێوێ لەوێ کار بکات و دوکانێک بگرێت و وەبەرێنان بکات کرێکەی گونجاوە دەکرێت بڵین لەگەڵ زروفی ئێستای هەرێمی کوردستان و خاوەن کارگەکان دەگونجێت بۆیان وەک باسم کرد بۆت پێشتر نرخی پێدانی زەوی لە ناوچە پیشەسازیەکان نرخێکی مرکزیە بە یاسای ژمارە 20 نرخێکی مرکزیە دیاری کراوە بە بڕیاری 126 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەموو نرخەکان دیاری کراوە بۆ ئیزافەیەک ئەم ناوچە پیشەسازیە 300 دوکان لە خۆی دەگرێت لەم 300 دوکانە 100 دوکانی بەڕوبەری 100 متریە 200 دوکانی بەڕوبەری 50 متریە هەموو ئەمانە نرخیان مرکزیە نرخی پێدانی زەویەکان مرکزیە لە ڕێگەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەگشتاندن لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە بۆ هەموو شار و شارۆچکەکان دابەزیە ینی نرخەکان مرکزیە ئەوە نییە سەرۆکایەتی شارەوانیەک لە جێگەیەک و بۆ شێگەیەکی تر خۆی بتوانێت تەخمین بکات خەمڵاندن بکاو بە لە ڕێگەی ئەوە پێیان بدرێ. باشە کاک بەرزان ئەو کەسانی کە دەیانەوێت بێن لەوێ کار بکەن دوکانێک وەربگرن و پاشان بکرێ لەو دوکانەدا کار بکەن بنەمای وەرگرتنیان چی دەبێت هەموو کەسێک دەتوانێت فۆرم پڕ بکاتەوە یاخود ئەو کەسانن کە کەرتی یاخود پێشتر کاری تایبەتیان هەبوو و دەتوانن لەم پرۆژەدا درێژە بە کارەکانیان بدەن. بەڵێ هەموو ئەوانەی کە لە داهاتووە بەشدار دەمن لەو دوکاننی کە لەو ژمارە دوکانی کە ئاماژەم پێدا لە ڕێگەی لیژنەیەکەوە دەبێت کە ئێمە پێشنیاری لیژنەکەمان کردووە بە هەمانگی لەگەڵ بەڕێزیدارەی گەرمیان سەرۆکایەتی شارەوانی ناوبرا و سەرۆکایەتی شارەوانی ڕزگاریە لەگەڵ ئەندامێکی داواکاری گشتی بۆی بە خاوەن پیشە بدرێ ینی ئەوە نەبێت وەکۆی کە لە هەندێک شوێن ڕوویداوە بە دوکان یان شوێنی پیشەوەەر بە خەڵکی ناپیشە دراوە بە پیشەیەکی جیاوازراوە ناوچەی پیشەسازی بۆ خەڵکی پیشەوەرە ناکرێت بۆ شەریحەکانی تر بێ تەنها بەو کەسانە درێت کە ئەسەلمێنرێت پیشەیەکیان هەیە ینی پیشەیەکی دیاریکراویان هەیە لە دارتاشە ئاسنگەرە هەم پیشەکانی ترە کە پەیوەستە بە ناوچەی پیشەسازیەوە تەنها بەو پیشەوەرانە درێت کە لە ڕێگەی ئەو لیژنەوە کە ئاماژەم پێدا لە ڕێگەی ئەو لیژنەوە دەسەلمێنرێت. باشە کەواتە کاک بەرزان ئەو کەسانە لی سوودمەند نابن کە بیانەوێ بۆ لەمە و دووە دەست بە پیشەیەک بکەن لەو ناوچە پیشەسازیە تەنها ئەبێ پێشتر پیشەیەکیان هەبوو بۆ ئینجا دەتوانن ئەگەر دوکانەکان لە پیشەوەری سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری یان لە پیشەوەری ئێستای کە لە واقع هەن لە شارەوانی ڕزگاری باسم کردیان لە سەرۆکایەتی شارەوانی کەلار ئەکەوێتە ئەم ناوچەوە ئەگەر لەو پیشەوەرانە زیاتر بێ ئەگەر کەسێکی تر بێ پیشەیەکی نوێ بکاتەوە یان دەست بە پیشەیەکی بکات کە لە چوارچێوەی کاری ناوچەی پیشەسازیە بەڵێ بێگومان ئامادەین هاوکاری بکەین و هەموو کاراسانێکشی بۆ بکەین. بەڵێ کاک بەرزان ئەم ناوچە پیشەسازی کە ئێستا تازە دروست دەکرێت جێگەی هەمان ئەو پیشەوەرانشی تێدا دەبێتەوە کە لە ناوچەی پیشەسازی کۆنی کەلارەوە ناوچەکانیان گوازراوەتەوە بۆ پیشەسازی ناوچەی تازە ناوچەی پیشەسازی کۆنی ڕزگاری بڵێ بێگومان ئەو ژمارەی کە لە ناوچەی پیشەسازی کۆنی ڕزگاری هەبووە ژمارەیان 90 پیشەوەەر بووە کە لە دوکانەکانە کاریان کردووە بە پیشە جیاوازەکانەوە بەڵێ بێگومان حەقی ئەوانە دیاری کراوە لە شوێنی کارگە کۆنەکان لە شوێنی دوکانی پیشەوەرەکان شوێنی ئەوانە دیاری کراوە لەبەرەوە ئەوانە کرێگرتەی پێشووی سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری بوون شوێنیان بۆ دیاری کراوە.
کاک بەرزان ئەم ناوچە پیشەسازیە تا چەندە بە شێوازێکی مۆدێرن دروستکرا و تا چەندە تەواوی خزمەتگوزاریەکان بۆ هەر کەسێک لە هاوڵاتێک کە ڕووبکاتە ئەو ناوچە پیشەسازیە لەوێ شوێنی حەوانەوەی ئەو هاوڵاتیشی تیا بێت دوجار وەکو ناوچەیەکی با بڵێن نیمچە گەشتیاری لێ بڕواندرێت لەم ڕوانەوە لە ڕووی دروستکردنیەوە بە شێوەیەکی مۆدێرن دروستکراوە هەموو کارگەکان وەکو باسم کردووە نزیکەی 6 کارگەیە کارگەکان هەمووی بە ستانداردی نوێ دروستەکرێت لە ڕووی کوالیتی لە ڕووی شوێنی حەوانەوە بۆ کرێکار و بۆ پاسەوان و بۆ ئەو هاوڵاتیانەی کە هامۆشۆی دەکەن و ڕووی تێدەکەن بە ستانداردی نوێ بەڵێ دروست کراوە ئەمە لە نەخشەی ناوچە پیشەسازیەکە لە ڕێگای سەرۆکایەتی شارەوانی ڕزگاریەوە دیزایانی بۆ کراوە و لە ڕێگەی بەڕێز وەزارەتی شارەوانی و پەسەندی کۆتایی بکراوە هەموو چوارچێوە و هەموو مەعایرە پیشەسازیەکانی تیادا جێکراوە تۆ بڵێ بێگومان کاک بەرزان باستان لەوە کرد لە سەرتاوە کە نزیکەی 400,000 هەلیکار یاخود 4,000 هەلیکار بۆ هاوڵاتیان دەرەخسێنن کامە ژمارەیەکی بەڵێ کە ژمارەیەکی زۆر دەستی کار لە ناوخۆی هەرێمی کوردستاندا ڕەخساندنی ئەم هەلیکارە لەو ناوچە پیشەسازی لەسەر چ بنەمایەک دەبێت لەسەر ئەو بنەمایە دەبێت خۆ دەزانی ئێستا بێکاریەکی زۆر هەیە بە حکمی قەیرانی دارایی بە حکمی ئەو قەیرانەی کە هەرێمی کوردستان و هەموو عێراقیشی گرتوتەوە لە چوارچێوەی کاری ئەو ناوچە پیشەسازیە دەبێت بۆ نمونە باسم کرد بۆ 300 شوێنی تێدایە بۆ دوکانی پیشەوەر ئەمانە ئەگەر بێت و هەر دوکانێک 4 کەس کاری تێدا بکات لە پیشە جیاوازەکان لە کرێکار لە شۆفێر لەو پیشە جیاوازانە لەسەر ئەو بنەمایەیە کە کێ پیشەوەرە کێ پیشەکارە لەو شوێنانە جێگای بێتەوە بنەماکەی ئەمەتانێ باشە کاک بەرزان ئەمە تا چەندە کاریگەری لەسەر بژانەوەی کەرتی وەبەرهێنان دەبێت بە تایبەتر لە کەلار ئەمە تا چەندە با بڵێن کەرتی وەبەرهێنان بەرەو پێش دەبات دروستکردنی ئەم ناوچە پیشەسازیە و هەماهنگەکانیشتان لەگەڵ کەرتی تایبەت لەمڕۆوە لە چ ئاستێکدا دەبێت بێگومان تەکانێکی باش بە کەرتی وەبەرهێنان و کەرتی پیشەسازی لەم سنوورە دەدات و ئەم ناوچە پیشەسازیە ناوچەی پیشەسازی بچووکی پێوترێ لە سنووری ئیدارەی گەرمیان شوێنێکی تر دیاری کراوە ئەوە لە ڕێگەی وەبەرهێنانەوە دەدرێت کە ڕوبەرەکەی 2300 نزیکەی 2300 دۆنمە ئەوە لە داهاتوە دەست بە کارکردنەکری هەر وەبەرهێنێک هەبێت کۆی پرۆژەکە وەربگرێت بەڵام ئەم ناوچە پیشەسازیە وەک باسم کرد پێشتر ناوچەی پیشەسازی بچووکە بۆ کارگەی بچووکە بەو معایرانە دەبێت کە بۆ ناوچەی پیشەسازی بچووک دەبێت بێگومان وەچەرخانێکی باش دروستەکە لە بەرەوە ناوچەی پیشەسازی کۆنی ڕزگاری هەم ڕوبەرەکەی بچووک بووە و ئێستاکە ڕوبەرێکی فراوانترە ئەم ڕوبەرەی نوێ 300 دۆنمە 250 دۆنمی ئیفراز کراوە لە نەخشا جێی کراوەتەوە پەسەندی کۆتایی بکراوە لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە بێگومان هەلی کارێکی باش و دەرفەتێکی باش دەرەخسێنێ بۆ وەبەرهێن بۆ خاوەن کارگەکان سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی گەرمیان دافع و هاوکارێکی باش دەبێت بۆ هەموو ئەو خاوەن کارگانەی کە لە داهاتووە داوا پێشکەشی سەرۆکایەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی گشتێ دەکەن هەموو کاراسانییان بۆ دەکەن باشە کاک بەرزان کەواتە لەو ناوچە پیشەسازی بچووکەی کە لە ناحیەی ڕزگاری لە کەلار دەکرێتەوە مەرجی کارکردن بۆ تەواوی ئەو کەسانەدا دەدرێت کە لەوێ دەیانەوێت کار بکەن و دوکانێک وەربگرن بکرێ بێگومان بەڵێ باسم کرد بۆت دوکان وەرگرتن ئەوە نییە دوکان لەسەر بنەمای ئەو لیژنە دەبێت کە ئێمە لە ڕۆژانی داهاتوە پێشنیاری دەکەین کە بە هەمانگی لەگەڵ ئیدارەی گەرمیان و لایەنە معنیەکان پێک دێت بۆی بسەلمێت کێ پیشەوەرە ینی ناکرێت دوکان بە خەڵکێک بدرێت کە پیشەوەەر نەبێت دواتر بڕە کڕین و فرۆشتنی پێوە بکات و لە کاتێکا کە پیشەوەرەکە خۆی لە دوکانی کرابێ ئەمانوێ ئەو دیاریدانەی کە لە ساڵانی ڕابردوو لە شوێنەکانی تر ڕووی داوە ئەمە دووبارە نەبێتەوە لەو جێگا
و بۆ ئەمە لە ڕێگەی کەناڵەکەیەوە ئەم زانیارێ بە خەڵکی گەرمیان و خەڵکی هەردوو سنووری سەرۆکایەتی شارەوانی کفری و ساڵعاغا بگەێنم کە لە پلانمانایە دوو ناوچەی پیشەسازی نوێ لە سنووری سەرۆکایەتی شارەوانی کفری بە هەمان ڕوبەر کە ڕوبەری 250 دۆنمە و بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی گەرمیان بەنیازین لە ڕۆژانی داهاتوو نەخشەسازی بۆ بکەین و لە سنووری سەرۆکایەتی شارەوانی ساڵاغا بە ڕوبەری 100 دۆنم لە پلانمانەیە دوو ناوچەی پیشەسازی دیکە لەم شوێنانە فراهەم بکەین لەبەرەوە خۆتان دەزانن ئێساکە ڕاستە مەسەرەن خزمەت گوزاری سەرەتاییەکان لە ئاوەڕۆ و ڕێگاسازی ئەمانە پێداویستی سەرەتاییە بەڵام ئەوەی کە شار دەکاتە شاریان بنەمای شارە بوونی هەلی کارە لە ئێستادا خەڵک بۆ قۆناغێکی تایبەت پێویستی بە ئاوەڕۆ و ڕێگاسازی و ئەمانەتانێ ئەمانە پێداویستی سەرەتایین و پێویستە هەبێت لە هەموو شوێنێکە بەڵام ئەوەی پێویستە بۆ مانەوەی شار بۆ گەشەکردنی شار هەلی کارە ناوچەی پیشەسازیە کارگەی مۆدێرنە کە بتوانرێت هەلی کاری زیاتر بڕەخسێنێت هەلی کاری جۆراوجۆر بڕەخسێنێت. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەمان بەرزان کەریم بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی گەرمیان کە ڕاستەوخۆ لە کەرارەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئامادەبوونت.